جبر خۆشەویستەکانم ئەم بابەتانە حەزەکەم ئەو نە بە قوری سوەری مەگرن. سەرەتان بۆچی نێنراوە سەرەتان نەزانن؟ یەکەم جار ئەپۆقرات ناوی ناو سەرەتان چونکە دەستە خاتە بینی هەموو ئەندامەکان لە شوێنێکا ناوەستێ ئەچێ بۆ هەموو ئەندامەکانی تر پەلەکێشێ ناوی نا سەرەتان. سەرەتانتان بینەوەی کە لە بەحراژی کۆمەڵە پەلی هەیە نێچیرەکەی ئەگرێ لە هەموو شوێنێکی گیر دەکات. بەڵام الحەمدە ئەم سەرەتانی ئێمەوان نییە لەخوا بەزیا بێ. ئیشەکە زۆر بەسیتە. ئێمە نەخۆش هەیە کە تووشی سەرەتان بووی تێزانین ئەم نەخۆشیە زۆر خراپە. هەندێک نەخۆشی هەیە ناوی نابم بۆی نەخۆشەکانی تر کە جوانە دەنگمانە بێ ئەوان نەترسن. جا هەندێک نەخۆشی هەیە بۆ معلوماتە کە توش بووی تەواو نەجاتە نابێدی. ئەمە الحەمدوللیلا ئەمە زەڵاتی پێڵێن ئێمە. ئەمە ئەوانە کە قابلی چارەسەرن ئاسان بە پشتیوانی خوای گەورە چاکە بێتەوە نەخۆش. تخوا ڕۆژە ژن و پیاوی لە هەولێرەوە مناڵەکەیان هێنابوو. مناڵەکەیان نەخۆشی چی هەبێ باش؟ سەرەتانی میلانۆما کوشندەترین سەرەتان لە ئینسانە. یەک کوڕ لە یەک ماڵە ژن و پیاوی هەرو مناڵیان هەبوو. منم زانی وەزعی خراپە. دڵیشم ناهاو قسە بکەم. هەنوو کاکتۆ زۆر زۆر ماشەڵڵا زۆر حەڕووکە زۆر ئەجوڵێ یەت و ئەچێ و دەست بەی چۆ ناوەستێ و حەچیشتی ماڵت تێکیا و ئازاری نییە و بڵێم دڵم ناویش بڵێم. یەک هەفتە ڕۆیشتەوە تێوەڵا کاکتۆ ماڵەکە کەوتووە زانیم قورسە باوەجیان تۆ شکری خوا بکەم نەخۆشیی تۆ کە عیلاجەکە وەرەگریت و عەمەلیاتەکە ئەکەی ئەزانی بە خۆشیی تۆ ناو ماڵ و مناڵ ئەزانن چەند خۆشە؟ ئەگە بیان تا نابێ ئەم نەخۆشیی تۆ بڵاو بێتەوە پەتایە ئەچێ بۆ مناڵەکانە چی دەکرد؟ مناڵەکانیش نەبینایە کەس نەیبینی تایە لە ژوورێکە حیجی زیان کردی تایە کەس نەیوێرا بەهاتایە بەلا تا دگان لەسەر دابخسیدا چی دەکرد؟ وەڵڵا نەخۆشم هەبوو سەرەتانی خودەی هەبوو ناردوومە یۆدی وەرگرتووە 2 هەفتە مناڵەکانی نەبینیوە خەری بۆ شێت بێ. مناڵی هەل خۆی ژیانی خۆی لەبیر چۆتەوە. کاکتۆ لە مناڵەکەم شیرەخۆرەیە کە مناڵەکەم بوو شیرەکەمەتان پێ و شکرد و ناکتان بۆ یۆد ئیتر مناڵەکە نازانم لە دووری شەوەی بینم. یۆدەکەم شی عەتیشکەیاتەوە نابێ مناڵ بیبینێ. ئێوە شکری خواتان کردووە لەسەرەما؟ شکری خواتان کردووە کەس ترسی لێتان نییە بڵێن لە نەخۆشیەکەیەوە ئەگرینەوە نزیکتان بێتەوە؟ هەباوەجان ئێوازان تەنها سەحەت نەخۆشیە تەنها ڕزق نەخۆشیە نەخێر. ڕزق زۆرجار ئەم سەبرەیە کە ئینسان خوای گەورە پێیە بەخشێ. وەڵڵاهی شتێکتان پێ بڵێم بینی خۆمان بێ. ئێوە سەر نەخۆشتون ئەلحەمدولیلا چابوونەتەوە خوای گەورە شفاتان باو دڵتان خۆشە وایە؟ وەڵڵاهی سەدەها هەزار نەخۆش هەیە. من بەتەنیا هەزارەها نەخۆشم هەیە هیچ نەخۆشی نییە. بەڵام وەزعی لە ئێوە زۆر خراپترە. ئەوەندە لە نەخۆشی ئەترسێ هەرچی نەخۆشیە گرتوێتی. ئەوەندە ئەترسێ. کاکتۆ تۆ بڵێ من سەرەتانی پەنکریاسم نەبێ؟ نەوەڵا دادەژێن سۆرنەرەکە پاکە لە سەرەتانی. ئەی چی ئەڵێ من سەرەتانی مێشکم نییە؟ بۆ خوا دادەجان ئێمەڕایەکەشە پاکە لە سەرەتانی مێشکیشی نییە. ئەی کاکتۆ چی ئەڵێ من ئەگەر ئێستاکەنە بڕۆمەوە لای تۆ چی ئەڵێ من بەیانی تووشی نەخۆشی نابوو؟ ئەی کاکتۆ من شۆ خۆم لێ ناکەوێ. هەر ئاوا دەسێنم بە خۆم ئابزانم چیمە تا بەیانی من ئەمە ئیشمە. ئەزان ئێوە زۆر لەو مرتاحترن؟ بەزنێ ئەم دەروونە هادیئەتان هەیە بەزنێ دڵتان خۆشە بەزنێ مرتاحن. بەرە زۆر جار باوەجان نەخۆشیەکە لێرەیە لە مێشکەکەیە لە خەلەکە لێرە نییە.